بۆ خۆم ئەم پێشمەرگەم باشە کرێچیمە مەعاشەکەم بەشم ناکەتن تاکسیشم کڕیە بکەوە نامەفرەزەی دەژیرێم لۆ سارە بەناوم نییە داواکارم لە حکومەتی ئەوەی ئەگەر بکرێتن ئەو بڕیارەکەی کە درایە هێشتا نەچنە بواری جێبەجێکردن ئەگەر بکرێت بواری جێبەجێکردن شەکی باش دەبێت یعنی ئێستا لێک نمونە ئەمن مەعاشەکەم نەگەشتە ملیۆنەچی شمولی من دەکاتن هەتا ئێستاکە جێبەجێ نەکرا یعنی ئێستا بکەمە نامەفرەزەی ئەگەری هەیە بگیریم کە مۆڵەتی شۆفێرم هەیە کێشەی ئەوم نییە ینی ئەگەر بێتەوە جێبەجێکردن شەشی زۆر باش دەکاتن هەڵوێستان چی دەوێت ئەگەر ئەو بڕیارە جێبەجێ نەکرێت والله هەڵوێستمان دەبێت نێنس بکەین ینی چی دەگە حکومەتی ناکرێت یعنی چەند لەگە بکەین برارەکە درایە یعنی شتەکە دەکرێتن بەس کەنج نییە ئەوە نازانین شتە نێشتە بواری جێبەجێکردن شتەکە نەکرای بەتەواوی برین چای سپاس دەکەم